بەهۆی ئەو زنجیرە لافاوی پاکستانی گرتەوە دەیان هەزار کەس ماڵەکانیان داڕوخا و ناچار بوون ڕووبکەنە کەمپەکاتیەکان. نزیک بوونەوەی وەرزی زستانیش نیگەرانیەکانی ئەو کەسانەی زیاتر کردووە. لافاوەکانی پاکستان کاریگەریان لەسەر ژیانی زیاتر لە 33 ملیۆن کەس دروست کردووە. لەو ژمارەیەش زیاتر لە 14 ملیۆن و 563 هەزاریان لە ویلایەتی سیند دەژین. هەر بۆیە ئەو ویلایەتە زیاتر لە هەموو شوێنەکانی دیکەی پاکستان زەرەرمەند بووە. پەیامنێری ئاژانسی ئانادۆڵ لە شاری مەهاری سەربەناوچەی دادوی ویلایەتی سیند ئەو کەسانەی بەسەر کردەوە کە بەهۆی لافاوەوە ئاوارە بوون. شاری مەهار 1150 کیلۆمەتر لە ئیسلام ئابادەوە دوورە، بەڵام لە ئێستادا مرۆڤ بە 17 کاتژمێر لە پایتەختەوە دەگاتە ئەو شارە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە لافاو شەقام و کۆڵانەکانی تێکداوە و وای کردو هەزاران کەس ناچار بن پەنا ببەنە بەر چادرگەکان. لا دەواازەی شارەکەەوە لا کەناری شەقام و ڕێگاکاندا ژمارەیەکی زۆر چادر دەبینرێت بەهۆی زۆری ژمارەی ئاوارەکانی شەوە دەسەڵاتدارانی وڵاتە ناتوانن هاوکاری بگەێنە سەرجەم لێ قەوماوان. ئەو کەسانەی بەهۆی لافاوەوە ئاوارە بوون لە بارودۆخێکی سەختدا لەناو کەمپەکاندا ژیان بەسەردەبن و لە دابینکردنی پێداویستە سەرەتایەکانی ژیان وەک ئاوی خواردنەوە، خۆراکی پێویست، دەستشۆر و گەرماودا دووچاری سەختی دەبن. زۆرێک لەو خێزانانەشی ئاوی خواردنەوەیان دەست ناکەوێت بە ناچاری ئاوی باران بەکاردێنن. یەکێک لەو هاوڵاتیانەی لا کەمپەکانی شاری مەهارادا دەژی ناوی مەهتار عەلیە و باز لەوە دەکات کە لە دوای لافاوەکە ژیانیان زۆر سەخت بووە. هاوکاریە مرۆیەکان بە هەمووان ناگات و نازانن لە وەرزی زستاندا چی بکەن. وێ ڕایتیاپەڕینی 7 هەفتە بەسەر لافاوەکەدا تا ئێستا زۆر ناوچە هەر لە ژێر ئاو داماونەتەوە و تەنها لە 100 هەفتای ئاوەکە کەمی کردووە. هاوڵاتێکی دیکەی شاری مەهار بەناوی فەدا حسێن لا لێدوانێکیدا باسی لەوە کرد کە بەهۆی لافاوەکەەوە ماڵەکانیان لەدەستدا و هیچ هاوکاریەکیشیان پێ نەگەیشتووە. وتیشی ئێمە جوتیار بوون، زەویەکانمان کەوتنە ژێر ئاو، ناشزانین تاکەی لەم ڕەوشەدا دەمێنینەوە. لافاو کاریگەری لەسەر هەمووان دروست کردو وەک چۆن خان و کێڵگەکانی داپۆشیوە بە هەمان شێوە گۆڕستانەکانیش کەوتونەتە ژێر ئاو. ئەو کەسانەی بۆ سەردانی گۆڕی ئازیزانیان سەردانی گۆڕستانەکان دەکەن بە بینینی ژێر ئاو کەوتنی گۆڕەکان داخی لە دەستدانی ئازیزانیان تازە دەبێتەوە. بەڵام وێڕای ئەوەش خێزانە پرسەدارەکان بەناو ئەودا ڕێدەکەن و دەچنە سەر گۆڕی ئازیزانیان. بە پێی ئامارەکانی ئاژانسی نیشتیمانی کارەساتە سروشتیەکانی پاکستان بەهۆی لافاوەکانەوە 1725 کەس گیانیان لەدەستداوە کە 634یان منداڵ بوون. هەروەها 13115 کیلۆمەتر ڕێگا زیانیان بەرکەوتووە. 438 پرد بە تەواوی داڕوخاون یان زیانیان بەرکەوتووە. 2,278,148 خان و زیانیان بەرکەوتووە و لەو ژمارەیەش 890,955یان بە تەواوی داڕوخاون. زەرەر و زیانی لافاوەکەش لەسەر بودجەی پاکستان بە 30 ملیار دۆلار دەخەمڵێنرێت.